لەگەڵتان بەردەوام ببین لە وەرزش و ئەم بابەتۆ تۆزێک چینە ناو دنیای مۆسیقا و هونەرەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی جەژنی مۆسیقایە. دیارە لەم ڕۆژەیە دنیا هەندێک جار هەندێک کۆنسێرتەکان نەخەنە ئەم ڕۆژەوە، هەندێک جار چاراکی و دیبەیت و پانێڵی تایبەت لەسەر مۆسیقا و ئایندەی مۆسیقا و تەنانەت ئەم ساڵ زۆر جەخت لە ئای شەکرێتەوە ئای و مۆسیقا هاتۆتە ناو دنیاکەوە هاتوتە ناو دنیاکەەوە دڵنیا میسە پانێڵەکان و ڕوتی پانێڵەکان ئەو بابەتیان گوتۆ دوای یەکێک لە پرسیارەکانمان ئەمە بەیەکێک لە پرسیارەکانمان بە تایبەتی لە ئامێرە هەوایەکان و ئامێرە کوردیەکاندا بەڕاستی بەدڵنیاییجام هێر نەتەوەی گیادی ئەم ڕۆژە بکاتەوە ئەیبەستێتەوە بە میوزیکی وڵاتەکەی خۆی نەتەوەکەی خۆیەوە ئاری ئێمە ژەمڕۆ ئەبێ بەوەری قسە لەسەر مۆسیقای کوردی و میوزیکی کوردی بکەین بەڕاستی کە ڕۆڵی خۆی زۆر هەبوو بە شازێکی باش. کاکە هۆزان بابان جگەلەوەی بێژەرێکی سەرکەوتووە لە کورسات نیوس لە دەستگای میدیای کورسات لەگەڵەوە یەکێکە لە مۆسیقارە هەرە دیار و بەناوبانگەکان کەیتر لەگەڵ ئۆرکسترایە کاکە بابانمان بینیوە و کۆمەڵێک کاری ناوازی هەیە. کاکە هۆزان زۆر بەخێر بی خۆشبەخت بینم ڕۆلامانیت. زۆر سپاس سەربژی پیرۆزبایان ڕۆژتانێکی بەخێر بێ. زۆر سپاس سەربژین. خۆشە میوانی کاک هۆزان خۆشە میوانی پێشکار بێژەر بی وەڵا هەردووکی خۆش وەڵام ئێمە لێرە خاوەن ماڵی هۆزان کامیان حەزەکات ینی بڵام یەک ئیشانێک لاکەرەوە کامینێک لاکی تۆ بۆ میوانی یا بۆ نانی بێژەری یان مۆسیقا قورسا و پرسیارەوەیە وەڵا قورسە بڵێ بێژەر بم بەڵام لە ناو بەرنامەکە شام مۆسیقا یەک دوو جار ئەو پێشنیارم کردبوو بەڵام برادراوتیان نابێت خۆی مۆسیقا کاگاری لە وڵاتی ئێمە چوو بەشێکی زۆری سیاسیچە بێژەریەکە بەشە سیاسیەکەیەتی مۆسیقاکەش بەشە هونەریەکە بۆسە خۆ بە مۆسیقا سیاسەتەکرێ ناکرێ بەڵێ وانە بەڵێ هونەر گەورەترین باسکی سیاسەتە وانە بەڵێ بێگومان باشە دەستە خۆش بە کاکۆزان ئەمڕۆ ڕۆژی گیانی جێژنی میوزیکە بەڵێ گرنگی ئەم ڕۆژە چی و بۆم ڕۆژە دانراوە بێگومان وەگەوە ژاماژەتان پێکرد کە لە فەڕەنسەوە ئەم بڕیارە درا هەرچەندە مێژوەکەی مێژووی مۆسیقای کلاسیک لە ئەوروپا پێشەوە باڕۆخ واتر لە سەردەمی شۆڕشی پیشەسازی لە ئەوروپا ئەوروپیەکان توانیان مۆسیقاکەیان زۆر پەرە پێ بدەن هەم هاوکات لەگەڵ گۆڕانکاری پیشەسازی لەگەڵ ئەوە لە بواری فەلسەفا تەکنۆلۆژیا لە بواری ئەدەبیات پێشکەوتنێکی بەرچاویان توانیانی کۆمەڵێک شۆڕشی زۆر گەورەیان کرد هاوکات لەگەڵ ئەوەش شۆڕشی مۆسیقایان توانی بکەن با بڵێن هەم لە دروستکردنی تیۆری مۆسیقاوە هەم ئەوەی کە بتوان پەرەی پێ بدەن ئەمەش هەر لەگەڵ ئەوە بوو کە ئەوروپا بۆیە توانی ببێتە دەسەڵاتدارێک لە هەموو ناوچەکە بەتایبەتە وڵاتە کۆلۆنیالیستانی وەکو ئینگلترا وەک پۆرتوگال وەک ئیسپانیا وەک فەڕەنسا دواتر بەمە توانیان هەموو شێوازە مۆسیقاکەیان بخەنە هەموو ناوچەکانی جیهان بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێکی زۆری ئەفریقا مۆسیقای ئەوروپی پێشکەوت ئاوە ئەمە یانێکرێ بڵین مۆسیقای ڕۆژهەڵاتی دەوڵەمەندترە لە ڕۆژئاوایی دەوڵەمەندی لە ئامێراڵێم لە چوزانم لە ئاوازە لە هەندێک ئامێر هەیە کە ئەوان نییانە لەمانەیە زانی کاگاری ئێمە ئەتوان بە پێی سەرچاو مێژوویەکان چون ئێمە لە سیلسلە چیاکانی زاگرۆس و بەتایبەت لە میزۆپۆتامیا یەکەمین شارستانیەت لەوێ سەری هەڵداوە یەکەمین ئاینەکان یەکەمین معبەد و پەرستگاکان بۆیە یەکەمین نووسراوەکان وێژە ئەدەبیات مۆسیقا شارستانیەت لە میزۆپۆتامیاوە بەتایبەت بە پێشنگایەتی کوردستان سەری هەڵداوە بۆیە ئەمە ئەتوانین بڵین کانگای ئەو هونەرە لە میزۆپۆتامیاوە سەری هەڵداوە بەڵێ بێگومان هونەری میزۆپۆتامیا بەتایبەت لە کوردستان زۆر دەوڵەمەندترە ئەوروپیەکان توانیان هەم لەو دەوڵەمەندیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵم ئیستفادە بکەن بەکاری بێنن هەمەوەی کە پێشکەوتنی بەرچاوی تەکنۆلۆژیایان خۆیان توانیان زۆر لە بواری فەلسەفیەوە توان پێشکەوتنی باش بەدەست بێنن بۆیە توانیان تا ڕادەیەک بۆ خۆیان بە پێی ئیستفادەی خۆیان سنتێزێک دروست بکەن ئەگی ناخۆ لە ئەوروپاش هەر موسیقی مەقامی هەبوو وەک ئاواز وەک دەنگبێژی هەبوو وەڵامی تر بە پێشنگایەتی و هان سێباستیان باخ هاتن فرەدەنگی و هارمۆنی دروستکرا بە فریکوێنسی دەنگەکان توانیان
بۆی ئۆرکێسترا و فیلارمۆنیکی گەورە دروست بکەن هۆکارەکەشی بێگومان هۆکاری ئاینی بوو ینی مۆسیقا یەکێک لە ئیسفادەکانی بۆ ئاینە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئێستا و ئێستاش لە ئاینی ئێسدیدا هەموو شتەکان بە مۆسیقا دەکرێت بۆ پیرۆزکردنی ڕۆژێک دەبێت مۆسیقایە تەنانەت بۆ نانکردن هەر مۆسیقایەت بۆ گەنم دوورین هەر مۆسیقایە ڕۆژ ئاوایەکان توانیان مۆسیقا بکەنە ئامرازێک بۆ ئەوەی کە لە بواری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری پێشکەوتنی بەرچاو بەدەست بێنن لای ئێمە بە حکومەیە کە وڵاتەکەمان هەم داگیر کرابوو هەم هێرشی دەرەکیما زۆر لەسەر بوو وە فرە ڕەنگیەکی زۆریشمان هەیە ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان ینی تۆ لە تیفلیسەوە بگرە حتا دێتە باشووری ئێران تۆ کوردت هەیە ینی تۆ لەوێشەوە بڕۆ حتا ناوەڕاستی تورکیا و باکووری کوردستان تۆ کوردت هەیە ینی جوغرافیایەکی بەربڵاوی کوردستان میزۆپۆتامیا و ئەم بە درێژایی سیلسلە چیای زاگرۆس ئێمە هونەر بۆ ئێمە واتەی ژیانیە بوو ینی هونەر تێکەڵ بوو بە ژیانمان ئێمە هەموو شتێکمان بە هونەر دەکرد بۆیە دواتر بەداخەوە ئەمە کەمتر ڕوویدا هۆکاری زۆری هەیە ئیتر لەم 100 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک هۆکاری سیاسی هەنداگیرکردنی کوردستان هەیە کورد نەیتوانی لەو پێشکەوتنە جیهانیە بەهرەیەک ببینێ بۆ ئەوەی کە مۆسیقاکەی گەورە بکاتەوە بتوانێت چوارچێوەیەکی مۆسیقی بۆ خۆی ئەرمەنیەکان ئەمەیان کرد بەڵام جا دواتر کاکۆزان بۆ قسە لەسەر مۆسیقای کوردی شەکەین تایبەتمەندیەکانی مۆسیقای کوردی و ئەو بابەتانە بەڵام ئەمڕۆ تۆ چه ئامێرێکت لەگەڵ خۆتا هێناوە پێمان بڵێ و جا پێشمان خۆشە لەگەڵ ئەوە شا پارچەی میوزیکی کوردیشمان پێشکەشکاوانی ئاری گەرەتوانی هەر چوار پارچەکەی تیا یعنی ئەگەر چوار پارچە بژەنین بە باش بەشێکی بەسەر چاو بەس گوێم لێ بوو طبعا نۆزان باڵەبان و دوودوو گتێ ناوەمڕۆنی باڵەبان و دوودووک دواتر باسییان نەکەم بەڵێ مەقامێکی گەلۆ هەیە ئەوە زۆر خۆشانی هەستم کە پرۆفەتە کرد زۆر خۆش بڵێ ئەوەی ئای گەلۆ لەبەرم نییە بەس بەڕاستی حەیران و حەیرانە بەستێ گەلۆ دەبێتە بیتی گەلۆ جاوەڵای با بیتی گەلۆ کەمان جوێ لەبێ ئەوە زۆر زۆر تایبەتە من دڵام ئێوەش چێژی لێ بینن تۆ گوێ لێ نەبووە؟ ناوەڵا ئێستا گوێ لێگرم گوێ لێگریت و ئەزانی هەم بە ئەمان بەیتانە وەکو داستانێکیان لە پشتەوەی کاگۆزان ڕەنگە کاکۆزانی گۆڕێ کاگۆزانەوانە چینی ئەو چیە بۆکسێک لەگەڵ خۆتایەنەوە پڕ لە چیەمە ئەمە باڵەبانی پێ دەڵێن لە بە درێژایی ناوچەی کوردستان هەمووی بڵێن باڵەبان مەی نایە نەرمەنای لە باشووری کوردستان پێی دەڵێن باڵەبان هەرچەندە قسەیەکێ دەڵێن باڵەبان و وشەیەکی تورکیە بەڵام تەیرێک شێ بە ناوی باڵەبان بەڵام هەرچی من لێ کۆڵینەوەم لێ کردووە هەم باڵ و هەم بانیش لە کوردیدا هەیە لە تورکیدا لە ئازەریدا ئەو وشەیەمان نییە بەڵام ئازەریەکان یونسکۆ توانیوێتی ئامێری باڵەبان بۆ ئازەریەکان سەبکە ینی تۆمار کراوە بە ناوی ئامێرێکی ئازەریەکان خۆ دروستی ناکەین وڵا شتی دەوێت دەستگا و ئەمانەی دەوێت کە من بەداخەوە نیمە بەڵام بۆچیەوە دەڵێم ئێمەی کورد کە خاوەنی ئەمەین بەداخۆ تا ئێستا نەمانتوانیوە کارێکی زۆر گەورەی بۆ بکەین لە یونسکۆ یا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یا پەروەردەیەکی ئاکادمیک و زانستی هەبێت لە هەر چوار پارچەی کوردستان ئامێرێکی تۆزێک فەقیرمەوە هەرچەندە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری زۆر باشی بۆ کراوە ژەنیاری زۆر هەم لە خانوانیا جان خۆلیشت هێوە بەڵێ منیش هەلەکێکرد باشە بزانین ئەو خولانە چۆن ئەتوانێت ئامێری باڵەبان بەڵێ بەونەوەی ئێستا بە مناڵان کێتوانێت فێری بێت دوات ممان باس بەڵێ ئێستا پارچە بیتە گەلۆکە بەسەرچە ئەمە لە دار و پیک قامیش دروستە بێت لە باشووری کوردستان پێ دەڵێن باڵەبان لە ڕۆژهەڵات پێ دەڵێن نایە نەرمەنای لە باکوور مەی پێ دەڵێن باڵەبانیش پێ دەڵێن لەگەڵ مەی تورکەکانیش پێ دەڵێن باڵەبان ئازەریەکان ئەرمەنیەکانیش پێ دەڵێن دوودوک شێوازێکی ترە ئەوەش دوایی چاندان فەرموو
دەستە خۆش بێ کاکەوە زۆر سپاس سەر ماندوو نەبی سپاس دەکەم تایبەت هەر زۆر تایبەتەوە هیلاک نابن ئێوە هەناسەوشت چۆنێن هەناسەوشت چۆنێن ئێوە لە کاتێکا کەم ئامێرانن ئەمە تاکتیکێکیە بە بین خواردنەوەی پێڵێن طبعا لە کۆنا زۆر لە زگەوە فویان تێ کرد وێ تووشی نەخۆشی دەبوون زۆر خراپ بوو بەڵام ئەبێ لە هەناوە فویتێکی لە دیافراگمەوە ئەلێرە کە تۆ هەم هەناسە دەدەی کە هەناسەکە تەواو و بەلووت هەناسە دەکێشی کوردی پێ دەڵێن بین خواردنەوە جاوە لە گۆرانی بێژی و دەنگ بێژیشدا هەیە ئەها دەبینی گۆرانی بێشەیە لە سەریەک بیتێک یا حەیرانێک یا گەلوێک دەڵێ هیلاک نابێ هەم دێڵێ لە پڕێکدا هەناسە دەستێنێتەوە ئەو پێ دەڵێن بین خواردنەوە باش وتت بەداخەو کورد نەیتوانیوە سوود لە باڵەبان مەی نەرمەنەی چزام و ناوانی کە تۆ باست کرد ببینێت ئێستا جەنابەت بابزانم دەست کردو بە خولی شوانیە بڵێ ئەتەوێت چی فێری مناڵکەی چی فێری گەورە بکەی ئەم ئامێرە بۆ حەزەکەی بڵاو بێتەوە دەستخۆش ئەم ئامێرانە کە سەفیەدینی ئورمیەوی بە عەرەبی پێ دەڵێن زەوات النەفخ ناوی ناوە زەوات النەفخ یعنی ئەو شتێکە لە ناخدا هەیە تۆ بەوە ئەیهێنیە زمان و نزیکترین فریکوێنسی هەیە بە فریکوێنسی دەنگی ئینسان یعنی تۆ گۆرانی بێژەکە دەنگ بێژەکە چی دەڵێت تۆ ڕێک بەمە عەسفی دەکەی ئەیژەنیت و گرێدراوە بە کللتور و مێژوو ینی شێوازە ژیانی ئێمە کورد ئامێرێکی زۆر ڕەسەنە بەداخەوە ئێمە بە حکومیەوەی کە نەمانتوانیوە هەم لە بواری سیاسیەوە وەک کورد دابش کراوە ئەمە کاریگەری زۆری لەسەرمان کردووە لەسەر پەرتەوازی هونەرمان لەسەر بڵاوبوونی هونەر و هونەرمەندانمان ئەم ئامێرە سەردەمانی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر وەک ئێستا لە حەفلە و داعوەت و بە تەمەنەکان دەیانژەن کەسان هەموو زۆر کەس نەبوون کەسانی تایبەت بوون خۆشبەختانە دواتر مامۆستا مەسووری بارانبەگی توانی کتێبی بۆ بنووسێ بۆ خۆشم هەرە مامێرەیەک شین و شایشی پێکرێوانە شین و شایی و ینی تەنانەت لە کوردەکانی ئێزدی لە ئەرمەنستان کاتێک کەسێکی زۆر پیرۆزە کەسێکی بەرزە کە کۆچی دواییەکە تەرمەکەی دێنن دایدەنێن بە سەعاتان ینی بە 2-3-4 سەعات ئازب دێ باڵەبانی ینی مەی دەژەنێ بە سەریدا دواتر تەرمەکەی بەڕێ دەکەن بە خاکی دەست پێن هەر ئەو جۆرەشەیە چەمەری هەیە لە ناوچەی گۆران با بڵێن لە کرماشان و ئەو ناوچانە ئەم ئامێرە توانی پێشکەوتنێکی بەرچاو ببینێ بەخۆیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵێک ژەنیاری باشمانەیە هەم لە کچان هەم لە کوڕان لە باشووری کوردستان بەداخەوە تا ڕادەیەک فەقیر ماوە چەند هۆکارێکی هەیە هۆکاری یەکەم ئەوەیە کە زۆربەی ئەو کەسانەی کە ئەم ئامێرەیان ژەندووە یا لە داعوەتەکان بوو یا لە قاوەخانە بوو یا لە حەفلە بووە لەو شوێنانە بووە و با بڵێن زانستێکی ئەکادەمیک و مۆسیقاییشیان نەبووە لەسەری بۆی هەر خۆیان بە حەزی خۆیان فێربوون یا باوکیان ژەندوویەتی لەگەڵ ئەو فێربوون ئیتر ئاوا سینگ بە سینگ هاتووە ئەمە بەشێکی دوو ئەم ئامێریکا کەسانێک ئەم ئامێرەیان ژەندووە زۆر بە چاوێکی سووک سیر کراون لە ناو کۆمەڵگای ئێمە بەداخەوە ینی وشەی نەشیاوی وەک لۆتی وەک نازانم قەرەچ و ئەم جۆرە قسانە بڵاو بوونەتەوە تەبعەنەوەش کاریگەری زۆری با بڵێن هەم سیاسی بووە هەم ئاینی بوو ینی دواتر بە حکومێکە گەر ئیسلامی سیاسی کە دروست بوو لە ناوچە ئێمەدا بە بۆنی حرامە و ئەمە کەسانی قەرەچ و لۆتی ئەم شتانە دەژەن ئەمە هۆکارێکی هۆکاری تریشی ژینگەی ئێمە دەستی نەداوە ئەوەی کەم ئامێرە پێشکەوەی ئەوروپیەکان زۆرتر بەڵێ ینی تۆ هەتا لە باشووری کوردستان بەعام لە کوردستان بڵێم تۆ تا ژەنیارێکی باڵەبان دوودوو مەی زۆر ناببینی 3000 ژەنیاری یا بڵێن 300 ژەنیاری ڤایۆلۆن و پیانۆ ئەمانە زۆر کەم ئێمە بۆخمان لە بەرنامەکانە درکمان بۆ کردووە زۆر کەم بۆیە من هەوڵ دەدەم ئامێرە بە شێوازێکی ئەکادەمیک و زانستی لەگەڵ شێوە دەنگبێژی و مۆسیقایەکانی کوردستان هەم بە زاراوەی سۆرانی هەم بە زاراوەی کورمانجی فێری فێرخوازەکان بکەم و کەسێک کە بیەوێت فێری بێ ئەم ئامێرە بۆچی گرینگە بۆچی ئەبێ فێربین و ئەتوانی زۆر بە شێوازێکی ئەکادمیکیش بیژەنی ڕۆژێری کە من خۆم بە زۆرناو بە باڵەبان و بە دوودوک زۆر کەسی لە من شارەزاتریش لە ئۆرکێستراکان لە کۆنسێرتەکان
بەشداریان پێکردو. باشە کاکۆزان ئێستا بەگشتی مۆسیقای کوردی زیاتر بەرەو نوێگەری ئەچێ یاخود لە سەرقاڵی پاراستنی ڕەسەنایەتی خۆیەتی مۆسیقای کوردی هەرچەند من حەدم نییە زۆر باسی ئەو بابەتە بکەمە بێ زۆر کەسی شارەزا و زۆر تێگەیشت و زانا و مامۆستای گەورەتر لەسەر ئەم بابەتە قسە بکەن بەڵام بە حکومەیە کە من هەر چوار بەشی کوردستان گەڕاوم هەم بۆ کۆکردنەوەی ئەرشیف لەگەڵ کۆمەڵێک ژەنیار بووم کۆمەڵی خەڵکم بینیوە تێکەڵ بە کللتورەکەیان بووم تا ڕادەیەک وەک مەدانی بینینێکم هەیە سەبارەت بە مۆسیقای کوردی پێشکەوتنی تەکنۆلۆژیا یەکێک لە هۆکارەکانە کە مۆسیقای کوردی ئێستا نەیتوانیوە ئەو جۆرە پێش بکەوێت بابەتێکتری هۆکاری سیاسیە نەبوونی کیانێکی سربەخۆ بۆی کە بتوانێت پشتگیری بداتە پرۆژەی گەورەی هونەری ئێمە نەمان بوو ئەرمەنیەکان لە ئەرمەنیستان لە ئەرمینیا هەموو ساڵی فستیواڵی دوودووکیان هەیە ئەم ئامێریان کردو بە ئامێری خۆیان زانکۆ و کۆلێجی گەوریان بۆ داناوە لە هەموو دنیاوە ئەچن فێریە و ئامێرە دەبن ئێمە کە خاوەنی ڕەسەنی ئەم ئامێرەین و زۆر ئامێری تری کوردی نەماتوانی ئەوم ئیشە بکەین دەکاتەوە ئیشەڵا بێتە ئەرکێکی جەنابەت بێگومان ئەوە ئەرکی هەموو هونەرمەندێ ئامێری ترتە دوودوگت پێ دوودووکشم پێ و جیاوازیکیان هەیە لەگەڵ باڵەبانە کاکۆزان جیاوازیەکەیان تەنیا لە هەندێک شێوازی نۆتەکانی و شێوازی ژەنینەکەی ئەگینا هەمووی هەر لە دار دروست دەبێ و قامیش تەنیا جیاوازیەکەی هەیە هەر ناوچەو بەپێی گەروی خۆی و دەنگبێژ شێوازی گۆرانی وتنی خۆی دروست کردووە ئێمەی کورد لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەها تۆزێک گۆرانیەکانمان گڕا ئێمە لە گەرو و لە قڕگەوە گۆرانی دەڵێن بۆیە پیکەکان تۆزێک پانترن ئەها دارەکە تۆزێ گەورەترە ئەرمەنیەکان یەک شێواز ژەنینیان هەیە دوودووک یەک شێواز ژەنینیان هەیە بەڵام کوردەکان ئێمە 4-5 شێواز ژەنینمان هەیە لە ڕۆژهەڵات 2 شێوازمان هەیە لە باشوور 2 شێوازمان هەیە لە باکوور ئێمە 2-3 شێوازمان هەیە بەڵام تورکەکان لەگەڵ ئەرمینیەکان تەنیا یەک شێواز ئێسام پارچە مۆسیقایکە ئەویان ئەوەی تر بەیتەکەی گەلۆ ڕۆژهەڵات بوانە بەڵێ ئەمایان چییە؟ ئەمایان ئێستا پارچە مۆسیقایەکی باکووری کوردستان و ناوچەی سەرحەد و کوردەکانی ئێریڤانتان بۆ دەژەنم با جۆمان لێ بێت بە ئامێری دوو
خۆش بوو. هەربژی کاکە هۆژان سپاس. ماندوو نەبی دەست خۆش. کاکۆزان لەناو میوزیکی کوردیە بەڵێ. چه جۆرە میوزیکێکەیە کە بەم ئامێرانە ژەنێنرا بێ و زۆر بەناوبانگ بێت؟ هەموو مۆسیقای کوردی بە تایبەت زۆربەی بیت و با بڵێن حەیرانەکان و دەنگبێژیە کوردیەکان هەمووی دەژەندرێت بەمە، بەڵام چەند پارچە مۆسیقای کە تایبەت بێ بە ئامێری باڵەوان هەرچەند پێشتر بە زۆرناش حەزف کراوە، بەڵام لە ناوچەی مکریان لە ڕۆژهەڵاتی کوردستان پارچە مۆسیقایەکەی بە ناوی شەڕناخێوی کە دوو چیرۆکی هەیە. یەک دەڵێن شەڕی نەیەکسان، ینی کاتێک کە با بڵێن دەوڵەتی عوسمانی یا سەفەوی کە هێرشیان کردوت سەر ناوچە کوردیەکان، کورد عەشایر بوون بێگومان. عەشایری کورد کۆبوونەتەوە، ئەو کاتەش هێشتا ئەخلاقی شەڕ هەبوو. پاڵەوانی سوپاکان ئەهاتنە بەرامبەر یەک، سەرەتا پاڵەوانی ئەو سوپایە لەگەڵ پاڵەوانی ئەو سوپایە یەکیان لەسەر ئەسب بوو، ئەوەی تریشیان بە پاڕ ڕایە کرد، ئەوەی تریان بە ئەسپەکە پاڵەوانەکەی تر بە ئەسب بە شۆنی دەکەوت ڕەمی پێبوو. کە ڕەمەکەی لێ بدایە و بیکوشتایە شەڕەکە کۆتایی پێهات، ئەوانەی بدۆ کە نەیتوانێ بیکوژێت جێگۆڕکەیانە کرد. پاڵەوانی سوپاقی تر سواری ئەسپەکە دەبوو بە ڕەم بە شۆنیە کرد کە ئەو کاتە هیچ کامێکیان یەکتریان نەکوشتایە شەڕەکە دەستی پێکرد. ئەمە چیرۆکێک تریشی بۆ ئەڵێن کاتێک کە ژن بە ژن کراوە ژن گواستنەوە، ئەو بنەماڵەی تر کە کچەکە دەبن ئەیگۆڕنەوە، لەو کاتە بە زۆرنا عەسفێک کراوە کە پێیان وتووە شەڕناخێوی. هەردووکیان هەر جۆرە شێوازێکن ژەنینیان، بەڵام ڕیتمەکەی چۆن ڕۆینەی ناوچەی مکریانە بەشێکی زۆری زۆر نزیکە لە سەمای ئەسب، ینی کاتی خۆی دەڵێن لە شەڕەکاندا خۆی دڵمانە تاقی جۆمانی هەروەڵا خۆ من هەر بەتەما بوو چیرۆکەکە جوان بوو. حەزانی تامەزرۆ بم با جۆم لە هەر خۆی پرسیارەکە کە لێم کرد ئەوە بوو هەر شتێ بڵێ یەکسەر پێڵین بۆمان بژێشە تێ ئەوانە بکوژێنینەوە وەڵاهی بکوژێنینەوە گەرمە بکوژێنەوە دانیان بکوژێنەوە دانێنەر باشەوە نییە ئەوەی لای کاکۆزان بکوژێنەوە تەسەورەکەم باش بێ. چکە چیرۆکەکە ئەوانە جوان بوو، ئەمە چ بووم بۆ چیرۆکەکە دیمەنەکان لە بەرچاو بوو، بەڵام ئەو چیرۆک دوو چیرۆکی کە کاکەوەزان باسی کرد ئەمە شەڕناخەوی بووانە لەگەڵ شەڕناخەوی لەگەڵ ئەوەی تر نابەرامبەری یان نایەکسانی لە شەڕا بە تایبەتی ئەوەی کە باسی کرد کوردەکان و سەفەی و عوسمانیەکان.
ئای دەستخۆش هەربژی کاکە هۆزان ئەو کاک هۆزان ئەتوانی چەند خولەک بەبێ وەستان و ئامێرە بژەنی وڵا نەمژاد وەڵام زۆر ئەتوانم نان بنانەوە گۆشت بۆ باڵەبانی نان بنانەوە باڵەبان بۆ کاک هۆزان ئامێرە هەوایەکان چونکە کاک هۆزان ڕەند و ئامێرە نییە چەند ئامێرە زانانی بەڵێ زۆرنا دووزەلا کەمێکیش کلارینێت بێگومان بڵێ بەڵام زۆرتر هەر ئامێرە کوردیەکان زۆرنا و دووزەلە و باڵەبان و مەی هەڵای من لێرە و کە سێرمە کردی تەنگە نەفەس بووم تم باش کاک هۆزان چۆنی لاک هەموو فۆ لە چۆ بەڵێ بێگومان ئێمە بزانام چوار خولەکمان ماوە هەناست پێ ماوە بەڵێ بەڵێ پارچەیەکی تریان ڕۆژاوایی با بکەما بێت باکوور و ڕۆژهەڵات ڕۆیشتینوانە بەڵێ ڕۆژاوا و چۆمان ماوە ئەویتر شوێیە باشوور باشوور بەسەر چاو ڕۆژهەڵاتیان فریاکەویان تێکەڵیکە خۆی هەر تێکەڵی ڕۆژاوای تێکەڵ باشوور و ڕۆژهەڵات زۆر نزیکن لێ باکوور و ڕۆژاواش زۆر نزیکن لێ دێکەواتە با ڕۆژاوای کەواتە ئێمە توانین گۆرانیەک بژەین یاڵا کاکەوە سانگیان زۆر زۆر سپاس بۆ زۆرمان دوومان ئەمە تاکەشتای بڵێ دەمت خۆش وانە بەڵێ دەستەکانە خۆشکاکەوە خۆش دەستە خۆش سپاس بۆتەوەمان دوومان کردی دڵنیام کەسێکی زۆر شارەزا و پرۆفشناڵی لە بوارەکەیە وار کەسێکی لەسەر دەستی تۆ پەروەردە بێت دڵنیام وەڵە وەستا پێ خۆشە خەلفەکەی لە خۆی باشتر بێانی دڵنیا شەمارەوە نیەتە لای تۆیە دەست خۆش بە سەرکۆدوبی دەست خۆش بە سپاس بۆ ئامادەبوون کاکەوە زۆر سپاس دووبارە زۆر سپاس